خۆشەویستانی کورساتگی و سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم ئەمشەو بەیەکەوە پانۆراماتان پێشکەشەکەین. لە مانجی ڕابردوو دۆخێکی دارایی قورس ڕوبڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ وەکو ساڵانی ڕابردوو ئێستاش خەڵک زەمان نییە لە موچەی مانگەکانی حەوت و هەشت دۆخی دارایی هەرێمی کوردستان بەرەوکوێ هەنگاو دەنێت. پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان لە چه ئاستێکدایە و دۆخی خراپی هەرێمی کوردستان بەرەوکوێ؟ ئەمە جگەلەوەی کە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چی دەبێت بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم شەو گفتوگویەکی ورد و ڕاشکاوانە و تێروتەسەر لەگەڵ بەڕێز زیاد جەبار سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەکەین. بەڕێز کاک زیاد بەخێر بێت. سپاس بۆ ئەو گفتوگۆ دیدارە ینی ئەو دەرفەتە. سەرەتا لەوە دەست پێ بکەم بەڕێزت لە خولی پێنجەم سەرۆکی لیژنەی دارابی و سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوویت. دۆخی دارایی هەرێمی کوردستان بۆچی بەو شێوەیە شڵەژاو و ینی بێسەرۆبەرە؟ سپاس بۆ دەرفەتە. لە ڕاستیە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە 2023 و لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق تاوەکو ئێستا هەرێمی کوردستان بە چۆن قۆناغێکی جیاوازە لە ڕووی داراییەوە تێپەڕوە. لە قۆناغی یەکەم لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق تاوەکو ئەکرێ بڵێن 2023 تا 2013 10 ساڵی خۆشگوزرانی خەڵکی کوردستان بوو. ئەمەش بەشێکی بەشە گەورەکەی بۆەوە گەڕێتەوە کە لە دروستبوونەوەی عێراقی نوێ سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گەورەترین و قورساییترینی خۆی خستبووە سەرەوەی لە بەغا لە عێراقی نوێ چۆن بتوانرێ هەم لە دەستوری هەمیشەیە عێراقا مافەکانی خەڵکی کوردستان جێگەی بێتەوە و لەو ڕێگەیەشەوە هەموو ئەوانەی پێداویستەکانی خەڵکو و شایستە دارایەکانی خەڵکو لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری هەموو ئەمانە بتوانێت ئەوەی کە ساڵانێکی دوور و درێژ خەڵکی کوردستان خەبات و تێکۆشانی بۆ کردووە شۆڕشی بۆ کردووە بتوانێت مافەکانی بە شێوازێکی جیاوازتر لە ڕابردووی کە شێوازێکی پەرلەمانی و دەستوری و قانونیە بتوانێت مافەکانی خۆی تیا بەرجەستە بکات. دیارە ئێمە لە دەستوری هەمیشەیە عێراقا لە ڕابردووشا دەیان جارە ماوەتووە بەشێکی باش لە ماف و داخوازەکانی خەڵکی کوردستان لە دەستوری هەمیشەیە عێراق جێگەی بووە کە ئەمانە پێویستیان بۆ بوو باشتر بۆ داهاتوو باشتر ئیدارە بکرێن و بتوانین سوودی لێوە گرین بخێنەوە خزمەتی ملەتەکەمانەوە بەشێکەکەی کە دیارە جێگەی نەبووەوە لە دەستوری هەمیشەیە عێراق و بەردەوام خەڵکی کوردستان و هێزی سیاسەکان پێویستیان بۆ بوو کە خەباتی بۆ بکەن و خەباتێکی مەدەنیانە لە عێراق ئەمانەی بۆ بکرێت ئەمانە هەڵ بدەین کە لە داهاتووە ئەمانەش بەدەست بێنین. وەکوتم 2023 بۆ 2013 10 ساڵی خۆشگوزرانی لە ڕووی ئابووریەوە بۆ هەرێمی کوردستانە بوو بوژانەوە گەشەکردنێکی ئابووری ڕووی لە هەرێمی کوردستان کرد. دوایەوە کە هەرێمی کوردستان بیری لەوە کردەوە کە بۆ خۆی سربەخۆیی لە سەرچاوەکانی داهاتە هەبێ لێوە بەشێک لەم نەهامەتیانە ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەداخەوە و هەرچەنە خەڵکی کوردستان حەقی شەرعی خۆی بوو کە بە پێی دەستور هەموو ئەو سەرچاوی داهاتانی کە لە هەرێمی کوردستان هەیە هەم لە سەرچاو سامانی سروشتی و هەموو ئەمانە بتوانێت بە لە چوارچەوەی دەستوری هەمیشەیە عێراقا و لە چوارچەوەی یاسا بتوانێت بۆ خۆی ئەمانە والێ بکە کە بیخاتەوە خزمەتی میلەتەکەی. بەڵام بەداخەوە ڕەنگە سیاستەکانمان بەو شێوێ باش نەبوو بێ نەمانتوانێەوە بکەین. بۆیە دوای ئەوەی کە پەیوەندیەکانمان لە ئاسێکی زۆر باشە بۆ وردە لە دوای ئەمە پەیوەندەکانمان لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری بەرەو خراپی ڕۆی لەگەڵ ناوەن بیل لەوە کرایەوە کە ئەم علاقات و پەیوەندیانە چا بگرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام چاوی لەوە بووە کە پێویستە ئەم پەیوەندیانە ڕێک بخرێنەوە بە تایبەتی و پەیوەندیانەی کە لە ڕابردووە لە سەردەسی ڕۆنشاد مامجلال خەڵکی کوردستان بەدەستی هێناوە لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ نایارەکانمان لەگەڵ دۆستەکانمان لەگەڵ لایەنی شیعی سونی و نەتەوەکانی کە تورکمان کرد ئاشووری کە پەیوەندیی باشمانەوە بۆ چ لەسەر ئاستی حزبی و چ لەسەر ئاستی نەتەوەی و قوارێ هەرێمی کوردستانیش کەم پەیوەندیانە باشون بەداخۆ لە دوای نەخۆشکەوتنی ڕەوانشاد مامجلال ئەم پەیوەندیانە بەرەو خوار هاتنەوە. بەڵام دوای ساڵانێک کە هەموو لایەکمان درکمان بۆەوە کرد کە
بەرەو خراپیە ڕوا بەرەوە ئاڵۆزیە ڕوا وەزەی سیاسی بەرەوە ئاڵۆزیە ڕوا وەزی ئابووری هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خواردێەوە ئەو هەموو ئەوانەی کە لە فرۆشتنی نەوت کە ڕۆژانە لەسەر و 500,000 بەرمیل نەوتەوە فرۆشان نەتوانرا کە نەوت فرۆشتن لە ئاسێکی بەرزا بۆ هەرێمی کوردستان نەیتوانی کە ئەولەوێتی دابوو بە دابینکردنی موچە تەنیا موچەکانمان نەمانەتوانین لە کاتی خۆیان ئەمە دابینکەین لەبەرەوە ئەبواە بە زووی بیر لەوە بکرایەتەوە کە جارێکی کە ڕێگەیەک بدۆزیتەوە کە وەزی یابووری لە هەرێمی کوردستان باش بێ ئەمەش بەوا بێ یەکەم ئەی پەیوەندی و علاقاتانی کە لە ڕابردووە هەمان بۆ ئێستا تێک چوون کە لە ساڵەکانی 2010 تا 2021 بە تایبەتی لە دوای مەسلەی ڕفراندۆمەوە کە تەواویان پەیوەندیانە هەمویان تێک چوون ئیشەتی نیشتمانی کوردستان بیری لەوە کردو کە پێویستان پەیوەندیانە جاریشکە ڕێک بخرێنەوە مادام ئێمە ئەو دەستوری کە لە عێراقایە و زۆرینەی خەڵکی کوردستان دەنگی پێداوە عێراقیەکان دەنگیان بەم دەستورەدا و ئێستاش تاوەکوێش قەناعەتمان وایە کە لە چوارچێوەی عێراقیان پێویستان پەیوەندیانە ڕێک بخرێنەوە و مەسەلەی دەستور بەباشی بتوانێت جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردستان ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بێت ئەو پەیوەندیانەمان کە بەو شێوەی لێ هاتووە وەکوتم لە ڕووی ئابووریشەوە بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو خراپی ڕۆژ ناتوانرێت بوچە دابین کرێەوە لە دوای 2014 بە تایبەتی خزمە گوزاریەکان هەموو پەیچیان کەوت لە هەرێمی کوردستانەوە قەرزێکی زۆر بەرەوکی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد ئەمان نەتوانراوەکو پێویستی ئیدارەی ئەم بابەتانە بکرێ و ئەمانە ڕێک بخرێ لەبەرەوە پێویستێکە جارێک کە تۆ بیتەوە بە دوایەوە بی کە شایستە دارایەکان بۆیە ئەمە سیاسەتی یەکێتی نیشتمانی کوردستان بوو لە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەوە لە کابینەی پێشوش بە تایبەتی لەم کابینەیە سەرەتای دەست بەکاربوونی ئەم کابینەیە ماوەیەکی دوور و درێژ وەفدی هەرێمی کوردستان بەردەوام لە هاتوچوا بوو لەگەڵ ناوەند کە ئەو کاتە کاقوبات سەرۆکاتی وەفدەکانیە کرد و کۆمەڵی ئیتفاقاتی باش کراوە ئەوە کرا کە هەم وەزا پەیوەندیەکانمان لە ڕووی سیاسی و ئاسایی بکرێنەوە هەم لە ڕووی ئابووریشەوە بتوانین لە قانونی بودجێ عێراقا پشکی هەرێمی کوردستانی تیا پارێزراوە بێت کۆمەڵی ئیتفاقات کراوە لە ڕابردوو شات دەیان ئیتفاقاتیکە کراوە بەڵام ئیتفاقانە بەشێکی با ڕازگۆ بن بەشێکی لە قۆناغێکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جێبەجێ نەکراوە بەشێکی ڕەنگە زۆر جار لەلایەن حکوومەتی ناوەندە جێبەجێ نەکرایەکە بارودۆخە سیاسیەکە کاریگەری لەسەر ئەمانە هەمووی هەبووە بەگشتی ئەمەوە بەڵام لە دوای 2013 تاوەکو ئێستا بارودۆخی دارایی لە هەرێمی هەست ناکەی پێشتر کاک زیاد کە نەوت ڕۆی بێمنێتێک لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەبوو کە بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە بەغدا و بەغداش داخی ئەمانەی هەر لە دڵایە لە ڕاستیە وەکو پێم وتێمە قۆناغێکە و لەگەڵ قۆناغی هێنی قۆناغێکمان تێپەڕان کە 10 ساڵ بوو بۆ باشی لە ڕووی ئابووری هەرێمی کوردستان لە ئۆرلۆ بژاوانەوە کرد لە 2013 تاوەکو ئێستش قۆناغیش تازە بوو ئەمەش دیسان بە چەند قۆناغچکە تێپەڕیەوە قۆناغیشان کە ئەو بۆ ئێمە خۆمان نەوتی سەربەخۆی خۆمانە فرۆشت و ڕاستە نوعێک بێمنەتی و تەجاوزکردنەوە ئەنەمان هەبووە بەڵام وردە وردە بەهۆی خراپی سیاسەتەکانمان و علاقاتەکانمان هەم لە ڕووی قانونی هەم لە ڕووی سیاسی ئەمانە وای لێ هات کە ئەوەی کە هەمان بوو لێمان وەربژیرێتەوە کرێ بڵێن بۆ کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر هەسەنگانێکی واقعیانە بکەین ئەبێ وا بیر بکەیتەوە ئایا ئەو کابینە چیمان تیا دەستکەوتووە و چیمان لە دەست داوە ئەوانەی لە دەست دراوە زیاتر لە دەست دراوە بە تەچید بەداخۆ خۆزگەوانە بووە زیاتر بێ بەداخۆ کە ماڵێم خەڵکی کوردستان ماڵ بە ماڵ و تاک بە تاکی خەڵکی کوردستان کە لە ڕابردووە بە دەیان ساڵ قوربانی داوە خەباتی کرد و تێکوشانی کردووە لە پێناوی هێنانەدی هەم قۆناغێک کە قۆناغی ڕزگاری نیشتێمانی بۆ لەگەڵەوەشا کە خۆشگوزەرانی و بژانەوەی ژیان و گوزەران لەم هەرێما بووە بەداخۆ ئێمە بە شێوەیەک تەعاملماکرد کە نەعەدالەتێکی زۆر ئێمە دەیان جار لەم منبەرەی ئێوە قسەمان لەسەر و بابەتە کردو بە تایبەتی لەم خولەی پێنجی پەرلەمانی کوردستان و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نەعەدالەتیانەی کە ڕوبەڕووی لە ڕووی ناوچەگەریەوە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بۆ خەڵک درکی بەوە کرد کە ڕۆژانە لە کاتێکا کە فرۆشتنی نەوت لە ئاسێکی بەرزایە
بەڵام حکوومەت ناتوانێت موشەباتێکی بە نەعەدالەتیی زۆرە کرد. ئەگەر بیرتان بێ لە سەرەتای دەست بەکاربوونی ئەو خولۆ و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە قسە و باسێک زۆر لەسەر چاکسازیە کرا لە خەرجەکان لە هەرێمی کوردستان. ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر پێداگیریمان کرد بە پرۆژە بە یادداشت و بە ڕاگەیاندن بە سوزانم بە کۆنگری ڕۆژنامەوانی کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چاکسازی لە ڕاستە ئێستا دەست بۆ خەرجەکانەوە بەڵام لەسەر چاوەکانی داهاتا پێویستی بۆ کە چاکسازی بکەین. بەداخە حکوومەتی هەرێمی کوردستان نەچووە ژێرباری ئەوە چاکسازی بتەنیا لە خەرجەکانە بوو. زۆرمان هاوارە کرد کە ئەو هەموو شەریکاتی نەوتی کە لە هەرێمی کوردستانە چ شەریکاتی بیانی کە لە هەرێمی کوردستانە هەبووە ئێمە هەمووەتی گەشتی نەمانە هەمووی بە پێی عەقدێکاتون لەگەڵ هەرێمی کوردستان کارەکەن و شەریکاتی ناوخۆیش کە ئەمانە بە هەدەردان و گەندەڵێکی زۆری تیا بوو وای کرد کە بەرە ئەوە بڕوا کە نەوتەکەمان بژیرێتەوە لە دەست کووردا نەمێنێ بەداخەوە ماڵام خەڵکی کوردستان بەشێکی زۆری پێخۆش بووە ئەوە بەسەر هەرێمی کوردستانەوە بیریان لەوە بیر هەموو خەڵک بیری لەوە کردەوە ئەو نەعەدالەتیانەی هەیە چاویان لەوە بوو کە لە ناوەندەوە پارە بێت و موچە لە کاتی خۆی بدرێەوە و نەعەدالەتیانەیە و نادات پەروەرانەی لە نێوان شارەکانی هەرێمی کوردستانی شاکرا بەمە کۆتایی بێ. بێجگەلەوە ئێمە لە 10 ساڵی ڕابردووە لە هەرێمی کوردستانەوە دوو کابینێ حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەوە دوو خولی پەرلەمانە تاوەکو ئێستا بەداخۆ پرۆژەی بودجەمان نەبینی. چ خولی چواری پەرلەمانی کوردستان چ خولی پێنج ئێمە لە کاتێکدا ئەمە قانونی هەموو خەرجی هەرچی کراوە نایاسایی بووە. چکە یاسا بێ قانون یاسای بودجە دەربچێت و لە چوارچێوەی ئەو یاسایە. ئەمە ئێمە لە ڕابردووە بە وردی سلبیاتەکانیمان باس کردووە ناعەدالەتی ناشەفافیت لە هەم لە سەرچاوەکانی داهات و هەم لە خەرجە لە هەرێمی کوردستانە ناشەفافیتەکان بەهۆی ئەمەوە بووە و ئەو تاگڕەوەی لە حکومڕانیە لە هەرێمی کوردستان دروست و کە هەمومان بەتایبەتی لەم کابینەیە قسەمان لەسەرە کرد هەمومان پێی دڵگران بوون هەمومان قسەمان لەسەرە کرد وای لێ هات کە این بێت ئەو تاگڕەوەی لە حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە تەنیا سەرۆکی حکوومەت هەموو شتێک لە دەستی خۆیان بێت کابینەکەی وەزیرەکان هیچ دەسەڵاتیشان نەبێ. ئەمانە بە وردی ڕوونکردنەوەمان لەسەراون ئەمە لایەنە سلبیەکانی نەبوونی قانونی بودجە بووە بۆیە فراکسیۆنەکەمان لە سەرەتای دەست بەکاربوومان تا کۆتایی زۆر پێداگریمان بەردەوام لەسەرەوە کرد لە ئەولێتی کارەکانمان هەبوو کە پێویستە هەرێمی کوردستان قانونی بودجێ و حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە بودجە بنێرێتە پەرلەمانی کوردستان و قانونی بودجە دەربچێنرێ. وای لێ هاتا کار گەیشتەوەی کە نەوتەکەمان لێسەندایەوە بە ناچاری ئێمە و اتفاقی کە هەرێمی کوردستان ئەوە نەبوو ڕادەست بکرێت. حکوومەتی هەرێمی کوردستان من لەس ئەو کاتەش باسیەوەم کرد ڕاستگۆ بین اتفاقەیەک و ڕێکەوتنێکی ناچاریمان کردووە ڕادەستکردن نەبووە هەموو شتێک کۆتایی پێهاتوو. ئێستا ئەگەر نەزڕۆی اتفاقی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند سەرچاوی داهاتت کامەیە کە تۆ بتوانی ئێمە لە 1985 سەرچاوی داهاتی هەرێمی کوردستان بریتی و لە فرۆشتنی نەوت فرۆشتنی نەوتمانەوە. ئێمە هەمووی بەشێکی پەیوەندی بەو بارودۆخە سیاسیە بۆ کە لە وڵاتانی دەوروبەرمان هەبووە بە تایبەتی لە دوای مەسلەی ڕفراندۆم و هەموو کێشانەی کە دروست بوون. ئەچیت کاتێک پەنامان بردەوە بۆ ئەو وردە جەنابەت باسی کرد کە ئەم حەق دووڕقەی کە هەبووە من ناوی نانێمەوە ناوێنم سیاستکردن باش کاتێک تۆ بە لاوازیە چیتەوە لەگەڵی دانیشی هەموو اتفاقەیەکی هێزێکی سیاسی حکوومەتێک دەسەڵاتێک لەگەڵی شکار کە لە هێزەوە بچی اتفاقات بکەی جیاوازەوە گلۆی لاوازی بچی اتفاقاتی لەگەڵ بکەی. ئێمە بە لاوازی چوین اتفاقاتمان لەگەڵکردن. ئەوەی کە هەبوو لە دوای ئەو بارودۆخە سیاسی لە هەرێمی کوردستان ئەو ساد و سڕێش لە نێوان هێز سیاسەکانی هەرێمی کوردستانە هەبووە دیسان ئەمیش کاریگەریی خراپی لەسەر ئەو بارودۆخە هەمووی دروست کردەوە بە تایبەتی ئەو تاگڕەویانەی کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەیکرد لە علاقات و پەیوەندیەکان لەگەڵ ناوەند لەگەڵ هێز سیاسەکان لە عێراق کە بینیمان دەیان اتفاقات و ئەوە ئەکرا و هەڵەوە شایەوە بۆ ئێمە هەموو جارێک هەمومان قسەمان لەسەرەوە کرد کە پێویستە کورد بە یەک و یەکگرتووی هەر کاتێک هەمومان تەجروبەیەمانەیە هەر کاتێک کورد بە یەک و یەکگرتووی
ڕوبەڕووی دۆستەکان و نارەکانی بوو بە تۆ لە عێراقا توانێت تشتی باش بەدەست بێنەوە نمونونەکەی ئەوەی لە 2023 تا 2013 ئێمە لە بارودۆخێکی باشا بووین بۆیە بەردەوام من قسێکی ئەو کاتە وە بیری هێنمەوە کە ڕەنگە نەکتەنیا نەک هێز سیاسەکانی کە لە ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە لەو 2 ساڵی 2023 بۆ 2013 یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر قوربانیدا لە پێناویەوەی کە ئەو یەکریزە بۆ ماڵی کورد هەبێت و میلەتەکەمان ئێستاش تقریبا بازەکەی ئەو 10 ساڵە خەڵکی کوردستان خۆشگوزران بوو بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان و چاو یەکێتی نیشتیمانی کوردستان زەریری زۆر گەورەی کرد وەکو حیزب ئەو کاتە نەک تەنیا لە دەرەوەی یەکێتی لە ناو یەکێتیشە بەدایان ڕەخنە و گلەیی لە مامجلالە کرا کە مامجلال مرونە زۆرە بەرامبەرم هێز سیاسیانە بە تایبەت بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان بەڵام بۆ هەموو لایەک دەرکەوت عێراقیەکان هێز سیاسی کوردستانیەکان شخصیاتی سەربەخۆ لە کوردستانەوە پارتی لە پێش هەمومانەوە دەرکەوت کە ئەو مرونەی مامجلال ئەو سیاسەتە حەکیمانەی مامجلال میلەتەکەمان چەند قازانجی لێ کرد لە دوایەوە بەداخەوە چاوەڕێەوە بووین کە مەسەرەن خەڵکی کە ئەم ڕۆڵە ببینێ بەڵام نەتوانلا کەسم نەیتوانێت ئەم ڕۆڵایە ببینێ کە هێز سیاسەکان بە یەک و یەکگرتووی بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لە قۆناغێکە و بە سەرۆکایەتی بە تایبەتی لە سەردەمی سەرۆک پاڤەڵ کە ئێستا هاتوچۆیەکی زۆر بۆ بەغا و دروستکردنی ئەو علاقات و پەیوەندیانەی کە وەختی خۆی لەسەر دەستیات ئەو علاقاتانە جارێک کە سەرۆک بافڵی کا و مەسەلەن تا ڕادەیەکیش مەسەلەن هەمیشە لەسەر موچە لەسەر هەموو شتێک لایەن بەلایانی سیاسی بە سەرۆکی حکوومەتی شەوە بینێ زۆر کەس مەسەلەن پارتی تانیوی لێدا کە ئەمە بەرەو چوونە بەرەو بەغدا و خیانەتە لە هەرێمەوانە بەڕاستی ئەمانە خیانەتە ئەمە لادانە لە پرسە نیشتیمانیەکان یان ئەویش دیسان کۆڵکێشان و شەڕە بۆ ژیانی خەڵک ئەزانانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا کۆمەڵە سیاستیە بووە کە سەوابەت بوون قابلی گۆڕانکاری نەبوون ڕۆژێ لە ڕۆژانێکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەسەلەنەتەوەیەکان بە هیچ شێوەیەک مساوامی نەکردووە یەکێتی لە مێژووی خۆیان ڕەنگە هەڵی کردبێت لە شوێنێکا سیاسی هەڵی کرێ بەڵام لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەمومان بە شانازی و باسیەکەین ڕۆژێ لە ڕۆژانی یەکێتی نیشتیمانی کوردستان خیانەتی لە نەتەوەکەی نەکردووە لەبەرەوە ئێمە لە ڕابردوو لە ئێستاشا پێمان وا بووە کە مادام لە چوارچێوەی عێراقین پێویستە لە چوارچێوەی عێراقەوە بینیشمان لە دوای ڕاپەڕینەوە ئەو پەیامەیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەسەلەی فیدرالی لە ساڵی 92 لە ناو هۆڵی پەرلەمانی کوردستانە شەڕ بوو لەسەر مەسەلەی فیدرالی و دانانی ئاڵای عێراق و نازانچی و ئەوانە بەڵام ئێمە ئەمانە کۆمەڵێک سەوابتن لا یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر مەسەلەنەتەوەیەکان بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بەلاشەوە گرنگە کە کۆمەلگاکەیەکی خۆشگوزران بێ وەکو حیزبێکی سۆسیال دیموکرات بەردەوام بیر لەوە کاتەوە کە کامە خۆشگوزرانی بۆ میلەتەکەمان هێنەوە خەڵکی کوردستان داوای چیەکە ئەوە بۆ شێوە سیاستەکانمان بەڵام لەسەر مەسەلەنەتەوەیەکان ئەمە ڕاستیە ئەوەی کە جەناب دەفەرمووی کاک بافڵ زۆر سەردانی بەغاکە هەمان سیاسەتی سەرۆک مامجلالە ئێمە پێویستمان بە دروستبوونی یعنی نەتەوەکەمان پێویستی بەوە بێ ڕۆژی 3000 کاک بافڵ بچێتە بەغاوە بێتەوە ئەم سەردانانە ئاکات خۆ بۆ لای هێز سیاسە کوردستانەکانی ژەرەمانشتا خۆ لەو فترانە باسیەوە کرا کە کاک بافڵ ژمارەیەک باسەکە 16 جار چووە بۆ لای جەنابی کاک مەسعود ئێ باشە هۆڕەنە زۆر جارە ئەو ڕەخنەوگلەیە کرابێ کاک بافڵ زۆر چووە بۆ لای کاک مەسعود یان بۆ لای هێز سیاسیانە یان لەو دوایە چەند کۆبوونەوەیەک لەگەڵ هەردوو مەکتەبی سیاسی کرا ڕەنگە ناو کادرەکانی خۆیان قسە لەسەرەوە کرابێ بۆ بەشداریەکە بۆ ئەو لەو کۆبوونانە بەشداریەکە کە لە کاتێکا سەرۆکی پارتی لەوێنیە پێویستە ئەو سەرۆکەی بەڵام ئەمانە هەموو شتێکن کە یەکێتین بڕوای یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان مەسەلە نەتەوەیەکانمان لە هەموو شتێک گەورەترا یەکڕیزی نەتەوەکەمان لە هەموو شتێک گرنگترا ئەگەر پێویست کات دەیان جاریکە کاک بافڵ بچێت وە لای کاک مەسعود و بۆ لای پارتی و بۆ دانیشتن خەڵکی کوردستان قازانج لەمە بکات دڵ نابێتێ ئەمە ناکاتاوە لە خۆزگا هەموو هێز سیاسەکانی کە وا بیرام کردەوە خۆزگا ئەوەی کە بە تایبەتی لە دوای ڕەوانشاد مامجلال مایەوە کاک مەسعود بوو من دڵنیام ئەگەر کاک مەسعود ئەو هەنگاوانەی هەڵگرتایە دڵنیام هەموو هێز سیاسەکان لە کوردستان ئابراگەوری و ئەوەی
کاک مەسعودیان قوڵ بەڵام کاک مەسعود خۆی ئەوەی نەکرد نەویستەوە بکات ئەگەر ئەوە لەو قاڵبەت دەرچوایە کاک مەسعود کە هەرتەنیا سەرۆکی پارتیە من دڵنیام خۆ هەمووی سیاسەکان کاک مەسعودیان قوڵە کرد ڕەنگەم حیوارانە دەیان جار ئیراگەیاندن نییە دەیان جار لەگە برادەکانمان لە پارتی دانیشتوێتن ئەم دەردەشانەمان لەسەر ئەم بابەتانە کردوێ بەڵام ئەوەی کە ئەمڕۆ سەرۆک باڵێکە لە ئاست پەیوەندیەکان لەگەڵ هێزە عێراقیەکان لەگەڵ هێزە کوردستانەکان ئەو پەرۆشێمان بۆ یەک ڕێزی بە تایبەتی لە ئێستاکە خۆتان نەزان ئەو فترەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ناوچەکانی مادەی 140 یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر هەوڵیە کە هەموو هێز سیاسەکان بە یەک و یەکگرتووی بچین بەیەکلی بچین کە لە ڕابردووە دوای 2023 ئێمە تاکە هێز بووین کورد کە بە یەک و یەکگرتوو لە هێزەکانی کە پەش و بڵاو بوون ئێستا لە شاری کەرکووک کە قودسی کوردستانەوە بە دەیان هەزار شەهید دراوە لە پێناوی دەیان ساخەبات توێژ کوکەشان کرا لە پێناوی کەرکووکە ئەگەر ئێستا بۆ پەرتەوازەیە خۆزگەوانە بایە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەرچی خۆی زانیوە کە هەموو مرونەیەک بنوێنێ هەموو تەنازولێک بۆ هێزە کوردستانیەکان لە بچووکترین هێزەوە تاکو گەورەترین هێز کات لە پێناوی بەیەکەوە بین کە لە کەرکووکە دەنج کورد بە نەڕوە بەداخۆ ئێستا ئەوەی کە معلومات بێ 4 لیستی کوردستانی لە کەرکووک هەیە کە ئەمەڕە نەزەری لە کورد بداتەوە بۆ داهاتووی کورد بە تایبەت و ناوچانە تا ئێستا ناوچە کێشە لەسەرەکان بە پێی دەستور و ئەگەر دەنگکانمان لەو سلوورانە لە کەرکووک لە پارێزگاکانی کە لە مووسڵ لە دیالە لە سەلاحەدین کەم بکات ڕەنگە کورد زەرمەند بێ لێی لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دایمە بۆ ئەمانە بە پەرۆژ بووە ئێستا بینەوە سەر کاک زیاد بینەوە سەر داهاتی هەرێمی کوردستان داهاتی هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە نەوت ناڕوات هیچ بەشی موچەیەک ناکات مەسەلەن کاک زانە ئێستا قانونی بودجە هەیە لە عێراق ئێمە سەرچاوێکی داهاتی وا گەورەشمان نییە بتوانین ئیداری خۆمانی پێبین نەوت فرۆشتنمان نەمەوە لەبەرەوە بێ بەردەوام لەگەڵ ئەوە بین کە لەگەڵ عێراق تاوەکو قانونەکە و خۆی جێبەجێ بکرێەوە دوا سەردانی سەرۆک باڵیش کە سەرۆکی حکوومەتی ناوەندی بینی و تەکلیفەکە هەرەوە وەکە قانونەکە و خۆی جێبەجێ بکرێەوە شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بنێرێەوە پەلا بکرێت ئێمە ڕەنگە بەشێکمان ئەممان لە بەرچاو خۆم لە بیرمێ لێرە باسم گوتم چەندمانێک ڕەنگە تاوەکو قانونەکە کەوێتە بۆ واری جێبەجێکردنەوە کێشە بۆ موسە دروستێ بەڵام تاوان بە شێوەیەکی کە لێک درایەوە بە شێوەیەکی قسەی لەسەر کرا بەڵام ئەوە دیار بوو ئێستاشەوە بێ ئێمە هەموو بتوانین هەموو ئەوانەی کە ئیتفاقاتی لەسەرکەوە یان ئەکەوێتە ئەستۆی هەرێمی کوردستان ئەو بۆکو خۆی جێبەجێ بکات مەسەلە ئەوانەی کە لە قانونەکە دیاری کرا بۆی بتوانین ئەگەر وەکو خۆی هەمووانە جێبەجێ بکرێ من دڵنیاتەکەمەوەی پشی هەرێمی کوردستانەوە بەعادلانە و شەفافانە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێەوە لە کاتی خۆشیاتوانین موچەش توانین پرۆژە خۆشمەگوزاریشی پێ ئەنجام بدەین بەڵام ڕەنگە تاوەکو ئێستش نوعێک هەم فشارێکی زۆر لەسەر لە ناوەندەوە لەسەر هەرێمی کوردستان هەبێ بۆی بیگرێتەوە و خۆی قانونەکە جێبەجێ نەبێ و هەم لە هەرێمی کوردستانیشەوە چوونە ژێرباری هەمووانەی کە پێویستە بکرێ بە تایبەتی مەسەلا ڕقابیەکان لە هەرێمی کوردستانەوە داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانەوە قسەیەکە بۆ کاک زیاد کە هەرێمی کوردستانەوە خۆی داتاکانی نەناردووە و تەلاعوب بەزانی ئەگەر داتاکانیش وەک خۆی نێرابێ بێمتمانەی یەک هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەندا لەبەرەوە وردەکاریەکەی پێویستە بکرێ بە تایبەتی ئەوەی ڕقابی مالی عێراق لەگەڵ چاودێری دارایی هەرێمی کوردستانە ئەمانە ئەمانجی زیاتریان هەبێ بۆی بتوان وردەکاری زیاد تەتقیقات لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بکرێەوە لەسەر مەسەلەی فرۆشتنی نەوت و ئیتفاقات لەسەر چۆنێتی فرۆشتنی نەوت بکرێەوە خۆتان نەزانین سەبارودۆخە سیاسەکە ئەوەی کە ئاڵۆزە بە تایبەتی ئەو مۆزوعی کە ئێستا نەوتی هەرێمی کوردستان ناتوانێت لە ڕێگە تورکیا کە تاوەکو ئێستا لەسەر مەسەلەی محکەمەی پاریس کێشە لە بینی تورکیا و لە بینی حکوومەتی ناوەند هەیە و ئەمانە بوونەتە یعنی ڕێگەر و لەگەڵ ئەو بێمتمانەی لە نێوان هەردوو حکوومەت هەیە کە پێویستە ئەمە بڕەوێتەوە بێمتمانەیەش علاج بکرێ و متوانە بگەڕێتەوە نێوانە بەدەر لەوە هەرێمی کوردستان ناتوانێت هیچ شتێ بکە بەدەر لە عێراق بۆ موچە
بۆ موچە نەخێر ئەو کۆتایی پێهاتووە دیارە موچەگەر نەود نەفرۆشە نەخێ بەداهاتی ناوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچە دابین بکات و بارود لە بارودۆخی خراپی شابێ بەڵام ئەگەر هەوڵەکان بۆ ئەوە بێ خێرا بکرێ بۆ ئەوەی کە ئەوە نەبێت ئێستش چاومان لەوە بێت دەشکانەوەی لەگەڵ عێراقا مش بەستمەوە هاوڵاتی لەوە ترس ئێستش ئەگەر چاومان لەوە بێەوە هێز سیاسەکانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی چاومان لەوە بێ ئێستا دەشکانەوەی بۆ ئەوە ئەچی هەرێمی کوردستان زەرە لەگاوە دو جاریش خەڵکی کوردستان ئەوە تا مانگی پێشوو بەداخەوە موچەوەنە دواکەوت کە بەو شەوە بێ هەنگاو هەڵگرین بۆی کە ئەمانە ئەمە ئەوە نییە ئەبێ لەگەڵ تۆ لە چوارچێوەی عێراقای بە پێ و دەستورەوە ئێستش بارودۆخەکەی تۆ وایە کۆمەڵێک مثلەن داهاتی سەر بەخۆت هەبوو ئێستا لە دەست چووە ویتر ئەمە بەهۆی هەڵە سیاسەکانمانەوە چیت بەهۆی بەشێکی گەورەی بریتیەوە لەوە وەکە بەهۆی هەڵە سیاسەکانمانەوە بووە ئەو بەهۆی ئەو تاگڕەوە لە حکومڕانی هەرێمی کوردستان و هێزێکی سیاسی لە پەیوەندی و علااقاتی دەرەوە بڕۆ هەموو قۆرەخکاریەکی کردووە لە علااقاتە عێراقیەکانە هەموو قۆرەخکاریەکی کردووە بە تەنیا ئەمانەکەەوە لە حکومڕانی بۆ بریسان بەو تاگڕەوێ بووە کە ئەو شەراکەتی کە هەبووە ئێمە دەمێکە سەمان لەسەرەوە بووە ئەوەی کە ئێمە هەمانە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە بەس هەستکردن بووە بە مەسئولێتێکی نیشتمانی کوردستان کردوێتی ئەژینا هەرێم بێژدی نیشتمانی کوردستان شەریکی حەقیقی نەبووە لە حکوومەت بەشدار بووە بە شەریک نەبووە بەڵام ڕەنگە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ هەموو هێزەی سیاسەکانی گەر جیاوازتر بوو بێ بارودۆخێک لە هەیە لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا دوو هێز هەیە لە هەرێمی کوردستانەوە دوو سنوور هەیە و دوو زۆن هەیە و ئەمە هەیە ڕەنگە ئەگەر یەکێتی نیشتمانی کوردستان لە حکوومەت نەبووایە قوارێ هەرێمی کوردستانیش کەوتایەتە خەتەرەوە ئەمە کە یەکێتی هەموو ئەو کەم و کوڕیانەی بنی و ناسڵ ئێوە خۆتانزان هیچ حکوومەتێک هیچ کابینێکی حکوومەت بەقەدەرم کابینە پڕ چێشمە چێژ نەبووە ماوەیەک جێگری سەرێکی حکوومەت بەشداری کۆبنەوەکانی ناکردوە سەر ڕای سەرنج و دایان سەرنج تێبینی کە لەسەر ئیشکردنی حکوومەت هەبووە تیمەکەمان لە حکوومەت هەیە بەڵام هەموو ئەمانە چاوەڕێمان کردووە کە ئەمانە دەلاقەکان گەورەتر نەبن پەیوەندیەکان خراپتر نەبن و ئەو فراغای کە لە حکومڕانی و لە ئیدارەدان و لە ڕووی قانونی و لە ڕووی دەستوری و دروست بووە ئەوەی کە دەلاقەکە گەورەتر نەبێت کە هەرێمی کوردستان و قوارەکەی بکەوێتە ڕەنگە زۆر جار لەم 4 ساڵە زۆرترین پرۆپاگەندە بۆ سیاسەتەکان یەکێتی نیشتمانی کوردستان کراوە ئەمە تەناوە بووە کە لەم 4 ساڵە نوعێک ئیستێک بەرامبەر پارتی کراوە خۆی هیچ شتێک نەبووە بەزەوە بووە پارتی لەو تاگڕەوی حکومڕانی هەرێمی کوردستانە لە شوێنێکا پێویستە ڕابژیرێت و بۆستێ بەزەوە نەکراوە ئەویش بە ئەوە نەکراوە خوانخواست بە شەڕ و بە هەڕەشەکردن و بەوە بەڵام بەداخەوە لە بەرامبەرە هەزاران پرۆپاگەندە بەرامبەر سیاستەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و لە ڕووی خزمەتگوزاری بۆ سنوورەکانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕووی ئەمنی دروستکردنی دەیان کێشە هەموو ئەمانە بەرامبەر یەکێتی نیشتمانی کوردستان کراوە بەڵام گرنگە یەکێتی لەسەر پێی خۆیەوە وەستێت و هەموو ئەوەی کە ئامانجێتی هێزێک نییە بتوانێت ڕایگرێ بەرەو بەدیهێنانی ئامانجەکەی ڕات کە بریتێ لە خزمەتکردنی خەڵکو و ڕێخستنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان پەیوەند بە ڕێخستنەوەی هەرێمی کوردستانەوەوانە هەرێمی کوردستان ئێستا پەرلەمانی نییە و ئەمە بۆ شایەکی یاساییە بۆ هەرێمی کوردستان دروست بووە مەترسیش لەسەر دامەزراوەکان هەیە بۆ هەڵبژاردننی کوردستان بۆچی هەڵبژاردن ئەنجام نادرێت کاتێ نەسە قسەکردن لەسەر هەڵبژاردن من لێرەوە بە بیری خەڵکی کوردستانی هێنمەوە کاتێک 2010 هەڵبژاردنمان کرد دوای هەڵبژاردنەکە دەیان تانە و تەشەر لە نەتیجە هەڵبژاردنەکە درا کاڵبژاردنەی پاک و بێگەن نەبوو ئەوە نەبوو وانەبوو نەبوو باشە کاتی نەسەر ئیتفاقات بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەو ئیتفاقە سیاسی کراوە لەو ئیتفاقی کە بۆ پێگەێنانی حکوومەت کراوە چ ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان چ بزتنەوەی گۆڕان لەگەڵ پارتی لە هەردوو ئیتفاقەکە یەکێ لە خاڵە ئاساسەکانی کە ئێمە لەسەری ڕێکەوتوین لەو خولەی پێنجی پەرلەمان و لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەمواری یاسای هەڵبژاردن بکەینەوە بە شێوەیەک
بە شێوەیەکەوە بداقێکە نووسراوەتەوە دەیان جار باسمان کردەوە بە شێوەیەک کە ئەم یاسایارە هەندی نیشتیمانیە پێویستە سازانی هەموو هێز سیاسەکانی لەسەر بێت لە یەکەم ڕۆژی چوونمان بۆ پەرلەمانی کوردستان ئێستا لە مۆبایلەکەم هەیە دوێنە شەو پیاچوونەوەم کردووە مەسەلەن لە وەرزی نوێیە کە وەرزی نوێ بۆ یاسادانان ئێمە قسەمان لەسەرەوە کردووە ئەولوێتیەوە بە کە پێویستە ئیش لەسەر هەموارکردنەوەی ئەم یاسایە بکەین و لەگەڵیشە کۆمیسیۆنەکەش بەو شێوەیە کە خەڵگەیەوێ بەو شێوەیە کارا بکەن بەداخۆ تا کۆتا ڕۆژەکانی تەواوبوونی ئەم خولەی پەرلەمانی کوردستان هەموو خەڵکی کوردستان نەزانێەوە لە هەموو ڕاگەیانەکان ئێمە هەموو هەیە سیاسەکان بەیەک و سازاین لەسەرەوەی کە ئەم پرۆژێک ئامادەکرا کە ئەم قانونە هەموار بکەینەوە پارتی دیموکراتی کوردستان دژ بوو دوای ئەوەی کە خولەکە بەرەو تەواوبوون ڕۆیشت هاتن اتفاقێکمان کرد لەسەرەوەی کە بەو مەرجە ئەمە درێژەکەینەوە کە دابنیشین لەسەر قانونەکە ڕێ بکەین بۆ هەموارکردنەوە بە نووسرا هەمانە باشە کامە بکەین بینیمان چەند یاری بە کات کرا تا کار گەیشتەوەی کە ئەخیرەن ئەوان ئەو قسەی کە سەرەتا و یەکەم ڕۆژ لە ساڵی 2009 کردیان لە ئەخیر ڕۆژەکانی ناو هەڵی پەرلەمانە کە ئەوە بوو بەبێ هەموو هێزە سیاسەکان بە تەنیا پەنابەرنە بەرەوەی کە نایاسایەکی زۆر بکرێ بۆی کە بڵان کۆمیسیۆنەکە کاراکەینەوە انتخاباتەکەین بە هەمان یاسای کۆن بەڵام ئەو ڕۆژە چاکم بیرێت کەوانە و بڕیاریاندا ئێمەش و بڕیارەماندا ئەگەر بە خوێنی خۆمان بێ ناڵێنە و ناقانونێن ناهۆڵی پەرلەمانات تێنەپەڕی بەڵام ئەوان وەکو تێنەپەڕی هیچ شتێکی نەکرا چیان کرد لەو حاڵتا وەزارەتی عەدل کەوتە ناقانونیەوە لە وەقاعی کوردستان بڵاو کرایەوە بە ناقانونی کۆمیسیۆن دەستی بردبووەوەی کە این بێت هەموو بە نایاسایی ئەو ناتابایە و ئەو وەزعی کە لە هەرێمی کوردستان دروزوو کاریگەری لەسەر محکەمەی ئیتیحادیشە بوو خۆ دڵنیابن لەوەی کە ئێمە ئەو ماوە دوورودێژی کە محکەمەی ئیتیحادی وەستا ئەگەر ئێمە بگەیشتنایەتە ڕێکەوتن لێک تێگەیشتن لەسەر هەمواری قانونەکە و دڵنیاتانەکەم محکەمە فیدراالیە و بڕیاری نادا ئێستا بۆشایەکی گەورە زۆر لە هەرێمی کوردستانە تۆ شتێکت نییە لە ڕۆ قانونی ناوی کۆمیسیۆن بێت نیتە کۆمیسیۆن لە 2009 کۆتایی پەرلەمانیشت نییە ئامەد بۆ جێ بکاتەوە ئەوەی کە هەتا یاسایەکی کۆنت هەیە کە دەیان جار ئێمە وتومانە هەڵبژاردن بەو یاسایە بکرێ کەس ناتوانە زمانی ئەوکە هەڵبژاردنی چپاکو بێگێ دەبێت لە هەرێمی کوردستان ئەخیرەن ئێمە پەنامان بردە بەرەوەی وتوان هەموو ڕێگەکان ئەگرینە بەر بۆ ئەوەی تەنیا کە لە هەرێمی کوردستان هەڵبژاردننی چپاکو بێگەر بکرێ ئەمە تەنیا ڕێیچەتی نیشتمانی کوردستان نەبووە بەڵام مەسئولیەتە گەورەکەی لە نام هێز سیاسیانە لە کۆماڵیە گرت و بزوتنەوەی گۆڕان هێز سیاسەکانی کە بەڵام مەسئولیەتی یەکەم بۆ حکومانی کە لە واقعایەتی نیشتمانی کوردستان لە ڕووی ژمارەوە لە ڕووی ئەوە هێزێکی گەورەیە ڕەنگە بەشێکی گەورە لە مەسئولیەتە بکرێتە سەر ئەستۆی یەکێتی نیشتمانی کوردستان بۆ یەکەممان بەدەستەوە نەماوە هاتوین شکوایەکمان لە محکەمەی فیدراالی کردووە تاوان لە هەموو قانونەکە ئەوە بە هەڵە ڕۆیشتەوە کە باسیەوەکەن شکواکەمان لە هەموو قانونەکە نەکردووە شکواکەمان لە 6 مادەی ناو یاساکە کردووە و مادانەی کە لە ڕابردووە هەموار کراونەتەوە داوامان کردو هەموارەکە هەڵبۆشێتەوە بۆی بتوانین لە هەرێمی کوردستانە هەڵبژاردننی چپاکو بێگەرکە لەمە زیاتر یەکێتی نیشتمانی کوردستان لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ئێستا و هێز سیاسەکانی کە هەموو لە دانیشتنەکان بوون شاهیدی ئەوەن بێجگە لەمە یەکێتی نیشتمانی کوردستان هیچ قسەیەکەی نەبوو هیچ مەرجێکەکەی نەبوو بە ئێستاشەوە کە 25 شوبادانراوە بۆی هەڵبژاردن بکرێت ئێستاشەوە هیچ لە حەزێکمان لەسەر تەوقیتەکە نییە لە حەزمان لەسەر چۆنێتی هەڵبژاردنەکە کردووە پێویست هەڵبژاردنی پاک و بێگەر بکرێت لە هەرێمی کوردستان بەچ یاسایەک ئەو هەڵبژاردنە پاک و بێگەر هەڵبژاردنە طبعاً ئێمە خۆتان نەزانین لە ڕابردووە هەڵکی کوردستان نەزانێت و دایان جار ئەممان ڕوون کردوەوە هەموو هێز سیاسەکان بڵا حەزەمان لەسەر کۆمەڵێک بابەت هەبووە ناو یاساکە یەکەم مۆزوعی یەک بازنەی لە هەرێمی کوردستانە ئێمە ئەو یەک بازنەیە دەیان جاریکە ئاماڵێنەوە ئەو یەک بازنەیە لە هەرێمی کوردستان نەیتوانی پارێزگاری لە هاوسەنگی نوێنەرایەتی شارەکانی هەرێمی کوردستان بکات
ئەمە وای کرد کە فراغی گەورە دروست بێت ئێمە داوامان کرد بکرێت و چوار بازنە بۆی ئەم پراغە دروست نەبێت سلێمانی پێی ژماری دانیشتوانی خۆی چەند نوێنەرایەتی بەرەکەیەوە نوێنەرایەتی ئەبێ لە پەرلەمانی کوردستانی سەر بەچێ هێزی سیاسی ئەمە مۆزۆعکەیە 41 42 نوێنەری ئەبێت لە پەرلەمانی کوردستان بە پێی ژماری دانیشتوانی لە هەموو هێزە سیاسەکان بە حەسای خۆی بەرە دوهۆک عینەشت هەڵەبجە عینەشت هەولێر عینەشت ئەمە هیچی لەو خاڵانەوە دوو ئەو بایۆمەتری عێراق لە 2021 ئێمە هەموو جارێک گوتومانە ئەگە بڵین ئێستا بێن سجلی ناخبینی هەرێمی کوردستان پاکەینەوە ڕەنگە ماوەیەکی دوور درێژی پێویست بێت کە سجلە سجلێکی پاک نییە بۆی ئەمە نەبێ پێمان نەڵێن نایەنێ هەڵبژاردن دواخن وتمانە بایۆمەتری کە دوا هەڵبژاردن 2020 پێنجام درراوە ئەو بایۆمەتری بێن هەمووشمان متەفق بووین لەسەری باشە مۆزۆعی ئەوەی داتا و زانیاریەکانی ئەوەی کە وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانانی هەرێم لەگەڵ وەزارەتی پلاندانانی عێراقاوە لەگەڵ وەزارەتی تیجارات جیاوازی ژیە ئەوەمان وتووەوە ئەمانە بێن ئەو لیستی کە لە عێراقا بۆ بێن هەڵبژاردنەجی ڕێک و پێ بکرێت کە چ جیاوازی هەیە کاکە مۆزۆی پێگاتەکان لە هەرێمی کوردستانە وڵا پێگاتەکان بوونە تا مای سەرێشە لە هەرێمی کوردستانە ئەو پێگاتانەی کە بە بەردەوامیچێتی نیشتمانی کوردستان تاوەکو ئێسش هیچێتی بەرگریان لەیەکا لە سەردەمی ڕەوانشاد مامزراوە تاوەکو ئێستا بەرگریان لەکەین بوونەتە ئەوەی کە لا هێزێکی سیاسی ئەمە قۆڕخ کراوە ئەمانە نوێنەرایەتی نین من احترام و ڕێزمێ بۆ برادران هەموو ڕەفیق و عەزیزن بەڵام خۆشیان نەزانم هەموو لایەکشمانتی ئەگەین لەوەی کە ئەمە تەنیا بۆ بە ڕاستکردنەوەی معادلاتە دوجار ئەوەی کە لەناو هۆڵی پەرلەمانان ڕوویە کە ئەخیر شت بوو چاوەڕێوەمانەکە جارێک کە ئەم پێگاتانە یەک جاریش بێ خۆیان بپارێزن کە بێلایەنی خۆیان دەربخەن نەیانتوانی دوجار ئەوان لە پارتەکان سوورتون لەسەرەوە کە یەکە بەیەکان هیچ کامیان نییە کە لە 100 دڵنیانە بێ کامە نەیاسایی بوو کرا بەڵام پشتیوانیشیان کرد لەبەرەوەی بە عازی پارتی کرا باشە ئەمە ناکرێت لەم هەرێمی کوردستانە هێزی سیاسی وایە بە 10 ساڵ خەبات و تێکۆشانی کردووە لە سەردەمی شاخۆوە 30 ساڵە لە هەرێمی کوردستانە ممارەسەی سیاسە دەکات ناگاتە 11 کورسی 11 کورسی معادلە دەگۆڕێ لە هەرێمی کوردستانە لەبەرەوە تومانە بە ئەمانە یەک دینی ئەمە مەتەنی ئەمە ماوەت وتوانە با پێگاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینی خۆیان بکەن باشە سوور لەسەرەوە ئێ وتوانە با هەر لە هەر ناوچەیەکیش کە پێگاتایە با نوێنەری هەبێ خۆ ناگرێت لە دۆکو هەولێر ئەم نوێنەرایەتیان نابێ لە هەر ناوچیش کوردستان پێگاتایە با نوێنەرایەتی خۆی هەبێ و هەرکەس شەبێ بە نوێنێران بە نوێنەری ڕاستەقینی خۆی بێ نەک کاجێڕێ لە قوو ئەندامی ناوچە چی بێنین وەتیاتی هەموو ڕەفیقین ئێمە هەموو ئەمانە هەیە ینی لە خۆمان و ناڵێن بەڵێ کاتە ئێستا بێ هەر کۆمسیۆنی باڵای عێراق سەرپەرشتی بەڵێ ئێستا لە ڕاستی هەڵبژاردنەکان وایە کە کۆمسیۆنی باڵای عێراق هەڵبژاردنەکان بکە و کۆمسیۆنی باڵای عێراقیش مێ دەکەم کە لەو کاتا بکرێەوە هەموو وانەی کە بوونەتە جێ تێبین و سەرنجم لە حەزات کە بتوانن بەو شێوەیە ئەم لە حەزاتانە نەیان هەڵبژاردنی پاک و بێگەت بکرێ و ئێمەش و شکایکە لە محکمەی فیدرالی کردوبوومان کرد لەسەرەوانە گەرەوانە ببێت ڕەنا هەڵبژاردنەکان باشتر بێەوە هەموو لایەکمان قوبڵی نەتیجەکان بێ وارچەنە ئەوەی کە هەیە کە هەر سەرنج تێبینێک لە ساڵ بژاردنەکان پێ کاڵبژاردنیش پاک و بێگەر نەبێ هەرێمی کوردستانی پێلەکە دارەکەی ومێ دەکەم کە لە داهاتوو زەمینەیەک پێویستیشی بە و ئەو سارد و سرێنیان هێز سیاسەکان ئەوەشی پێویستی بەوەیە کە زمینێکی بابسازێنی کاڵبژاردنیش خیر پرسیارمی چێتی لە هەڵبژاردن نەترسێ یەکێتی لە هەڵبژاردن نەترسێ لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا پێتەڵام یەکێتی قەت لە هەڵبژاردن نەترساوە یەکەم لەبەرەوەی یەکێتی واقعانە سەیری بارودۆخی خۆی کردووە هەر کاتێک قەت نەترساوە تاریخی خۆی کاتێک لە ڕووی جەماوەریەوە لە ناوخۆی خۆی بارودۆخی خراپ بوو بێ کادرەکان یەکێتی لە ڕاگەیانەکان لە هەموو شوێنێک باسییان کردووە کە ئێستا وەزە یەکێتی نیشتمانی کوردستان ئاوایە قەت شەرمان نەکردووە هەموو کاتێکیشەوە مانوتەوە کۆی ئێستا هەنگاوەکان هەڵگیراونێکی نیشتمانی کوردستان بەردەوام لە هەوڵی چاکسازیکردن لە خۆیەتی و ئیشکردنە بۆ خەڵک و ئەوەی خواستی خەڵکە و من دڵنیاشتانەکەم لە داهاتوویەکی نزیکە یەکێتی نیشتمانی کوردستان کۆمەڵی بەرنامە هەیە بۆ خۆڕێخستنەوە بۆ بەهێزبوونەوەی یەکێتی نیشتمانی کوردستان
پرۆژەی باشێ بێ بۆ هەوڵی ئاشتەوایی لە نێوان خەڵکو و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا درک بەواکەین بەداخەوە خەڵکی کوردستان بە تایبەتی لەم سنوورەی ئێمەوە هەموو سنوورەکانی گەشت بە گشتی خەڵکی کوردستان ئێستا نیگەرانە لە هەموو هێزە سیاسیەکان و هەموو هێز سیاسەکان لە ڕووی جەماوەریەوە بۆ خۆم وەکو خۆمەوە ڕێی خۆمە باش نین بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە داهاتوویەکی نزیکە پرۆژەیەش زۆر باشیە بۆ جارێکیکە ئاشتەواییەک لەگەڵ خەڵک دروستکاتەوە و دامەزراوەکانی خۆی ڕێک بخاتەوە بۆش بە شێوەیە کە هەموومانە بخاتەوە خزمەتی خەڵک و قیادەیەکی بەهێز بە سیاسەیەکی باشی حەکیمانە و بە یەک و یەکگرتوویی بە یەک دەست یەکێتی نیشتیمانی کوردستان کارەکات دڵنیامەوەی کەی خوێنمەوە ئێستا بە پەرۆشی سیاسەتی یەکێتی بەرەو ئاڕوا کە خۆی بۆ قۆناغێکی تر ئامادە بکاتەوە دڵنیاشتانەکەم واقعیانە وەزی خۆی ئەزانێ یەکێتی لەبەرەوە هیچ لاڵبژاردن ناترسێت و هەر واقعک بێتە پێشەوە و یەکێتی نەتیجەی قوبڵ کردووە لە ڕابردووە کە دەنگانشی کورتی کردووە یەکێتی بە سنگی فراوانەوە نەتیجەی قوبڵ کردووە ڕەنگە جیاواز بێت لە سیاسەتکردنی هێزە سیاسەکانی کە بەڵام بۆ داهاتوو من گەشتبینم بۆی جارێک کە توانین بە باشی خۆمان ڕێک بخێنەوە و خۆمان ئامادە بکەینەوە و گولی و گازندانش تێکۆشەرەکانمان کە سوکاری شەهیدەکانمان هەموو ئەوانەی کە بەشێکن لە مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئەوانەی کە لە دەرەوەی یەکێتیش ئومێدیان بۆ هەبوو یەکێتی ئەتوانێ مافەکانیان بۆ دەستخاو کە لە قۆناغێکە بەداخۆ بێئومێد بوون بە دڵنیایی و جارێککە هەوڵی وادرێ ئەو ئومێدە بگەڕێتەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هێزە سیاسە بێ کە خەڵک بە پێویستی زانیوە لە ڕابردووە لە کاتێکا کە خەتەر لەسەر خاچی کوردستان دروست بوو بێ یەکێتی بینیمان لە هاتنی شەڕی داعشا کە پێش هاتنی داعش ڕەنگە بەشێک نەک خەڵک کادرەکان یەکێتی نیشتیمانی کوردستانی بڕوایان بەوە نەمابوو بێ کە یەکێتیەکەی جارانە کاتێک خەتەر لە سارێمی کوردستان دروست بێ یەکێتی دیسان ڕێبەرایەتیە کات لە پێشی پێشەوە بێ بەڵام کە داعش ڕووی لە هەرێمی کوردستان کرد بینیمان یەکێتی ئەو ڕۆڵە کاریگەری خۆی بینیەوە و توانی باشترین لە کادر و پێشمەرگەکانی ببەخشێت بۆەوەی کە خاچ کوردستانە پارێزەوە بۆ داهاتوش خەڵک چاوی لەوەیە کە یەکێتی ئەو هێزە ئومێد بەخشە بێ کە ئەتوانێت خزمەتی زیاتر پێشش بە خەڵکی کوردستان بکات. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. سپاس. بینێرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامەمان پێشکەشکردنەوە ژەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ.